سڵاوتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە لە هەرکوێکن لەش ساڵمن تەندروست بن خۆشحاڵم ئەم بەیانیەش لەگەڵتانم لە ئاڵلقەیەکی دیکەی بەیانی کۆمەڵی بڕگە و بابەت ئامادەیە ئەم ڕۆزان ڕۆژی چیە ئەمڕۆ پێشەم شتێ بابزانین ڕۆژی جیهانی ئایندە سازیە هەمومان چاوەڕێوەیەکەین کە ئایندێکی باشمان هەیە بە بەردەوام هەر کار و چالاکیەکەین بۆ ئەوەیەکە لە ئایندێکی خۆشگوزەران ئابژین جا سەرەکیترن ئامانجەکانی ئایندەناسی پاراستن یان باشترکردنی خۆشگوزەرانی مرۆڤە و بەردەوامی ژیان لەسەر ئەم گۆی زەویە ئەمڕۆوە گوتم لەم ڕۆژە جیهانیەی کە ڕۆژی جیهانی ئایندە سازیە یاخود ئایندەناسیە لەگەڵ پسپۆرێکی زانستی کارگەڕی کار گفتوگۆکەم لەبارەی ئایندەناسی لە بابەتێکی هونەریش بۆ ئەمڕۆ پێشەنگایەکی شێوەکاری لە شاری هەولێر کرایەوە کە 24 تابلۆی ڕەنگی زەیتی سروشتی هەر 4 پارچەی کوردستانی تیادا نمایش کرا بۆ ئێمەش لەم بابەتە بینەریە لە هەولێر ئەمەیان لەبارەی پێشبڕکێکە کە پێشبڕکێکی ئەسپ سواری بە بەشداری ژمارەیە گەنج و مێرد منداڵ لە هەولێر بەڕێوەچوو و براوە یەکەمەکەی دەزانن کێ بوو منداڵێکی تەمەن 12 ساڵە کە پلە یەکەمی بەدەست هێناوە. باسمان لە ئایندەناسی کرد کە سەرەکیترین ئامانجەکانی ئایندەناسی پاراستنیان باشترکردنی خۆشگوزەرانی مرۆڤەوە بەردەوامیدان بە ژیان ئێمە هەر یەکێک هەر تاکێک لە ئێمە بە ئومێدی ئایندەیەکی گەشت بە ئومێدی ئایندەیەکی باش ڕۆژانە هەوڵە دەین هەڵستین لە خەو کار و چالاکیەکانمان ئەنجامە دەین ئیتر ئەگەر ئایندەیەکی چاڕوانی ئایندەیە بین کە درێژخایەن بێت کارێکی بۆ ئەنجام بدەین یاخود ئایندەیەک بێت بۆ کارێکی سبەینێ مەبەستمان لە ئایندەیەک بێ بۆ سبەینێ بۆ دووسبەی یا ئەوەیەکە چەندین ساڵ دەخایەنێت هەتا ئاگەین بۆ ئامانجە ئەم ئامانجە سەرەکیە لە ڕێگەی خوێندنەوەی جیاواز کاری بۆ کراوە و دەگاتە قۆناغێک کە بیرکردنەوە لەسەر ئایندە بەردەوام بێت بۆ ئێمە و ئێمە بە بەردەوام بیر لەوە بکەین کە ئایا ئایندەمان بەم شێوەیە باشتر دەبێت یاخودنا چۆن ئایندەیەکی باش بناسین ئایندەی باش بە چی ئەوترێت چەند جۆر ئایندەیەکمان هەیە وەگەستا باسم لێکرد بەڵام ئەمانە ناوی زانستی خۆیان هێنێ بۆ نمونە ئەڵێن ئایندەیەکی شیاو یان ئایندەیەکی ڕێتێچوو یان ئایندەیەکی پەسەند ڕەنگە ئێمە ئایندەیەک بخەینە بەر چای خۆمان بەڵام شیاو نەبێت بۆ ئێمە یان پەسەند نەبێت یان هەر ڕێی تێنەچێت لە ڕێی کارگێڕیەوە دەمانێت بزانین چۆن ئەتوانین کۆنتترۆڵی ئەمە بکەین مدیریەتی ئەمە بکەین بەم شێوەیە ئایندەکانی شیاو کە لەبارەی ئایندەی باشتری مرۆڤن یان ئایندەیەکی هەندێک جار خوانەخواسە ڕەشی مرۆڤە یاخود ڕێچووترین ئایندە دیاری ئەەکەین جا ئەم بەیانە ئەمانێ زیاتر سەبارەت بەم بابەتە قسە بکەین و بزانین کە چۆن ئەتوانین باشترین دوا ڕۆژ باشترین ئایندە بۆ خۆمان دەستەبەر بخەین ئایندەکەمان چۆن بناسین سەبارەت بەمە دکتۆر کامەران حەسەن پسپۆری کارگەڕی کار لە ستۆدیۆی ناوەند میوانی ئەمێ بەخێراتی دکتۆر پڕ لە تەندروستی دکتۆر هەمیشە ئێماڵین کارەکەین بۆ ئایندە بەیانی کە هەڵەسین چالاکیەکەکەین مەبەستمانەوەیە کۆتایی ڕۆژ خۆشگوزەران بین مەبەستمانەوە بۆ دووسبێ ساڵێکی تر وردە کۆیەکەینەوە ئەو کار و چالاکیانەیەکەین لەو سەر ئامانجێکمان هەیە جارە بە چیا بزانین ئێمە ئایندەناسی چییە چۆن من ئایندەی خۆم بناسم ئەمە ئەچێتە چقاڵبێکەوە چوارچێوەیە زۆر جوانە بەتاکید ئێمە چۆوەکو تاکە کەس چۆوەکو دامەزراوەکان بەردەوام بیر لە ئایندەی خۆمان دەکەین بەیانی کە هەڵەستێن وەکو تاکە کەسێک من بیر لە ئایندەی خۆمەکەم کە ئەمڕۆ چه حەدەسێک احتیمالە ڕوو بدات من ئەبێت چۆن ڕوبەڕووی بم لە دامەزراوەکانیش بە هەماشەوە ئەگەر من باسی شخصی بکەم چون ئەویش بابەتێکە لە ناو زانستی ئایندەناسی کە من بێم بەرنامەی ئایندەی خۆم داڕێژم بەم شێوەیە ئەبێ کە ئێمە کۆمەڵێک ئەبێ پیشبینیەکان بکەین کە ئەکرێت چه ڕووداوێک هەبێ لە ئایندەی منە من چۆن ئەتوانم ڕوبەڕووی ببمەوە ئامادەکاریەکانی من چۆن ئەبێ بۆ ئەو حەدەسانەکە ڕوو ئەدا کاتێککە من باسی ئەوە لەگەڵ ئەوەیە کە من لەگەڵ ڕووداوەکانە بڕۆم ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو ئایندەی پەسەندەیە ئەو ئایندەیە کە من
خۆم هەوڵەدەم دروست ببێ لە ئایندەدا یعنی من بەسم بۆ نمونە وا کاتێک قوتابیک ئەڕوا بۆ قوتابخانە یان زانکۆ ئەوە هەوڵەدا ئایندێک بۆ خۆی دروست بکینی ئایندەیەکە خاوەن بڕوانامێکە لە دامەزراوەکان لە ناو حکوومەتەکانیش بە هەمان شێوە بەرنمەیەکی زۆر ئاڵۆز و تۆزێک ئاسان نییە لەبەرکە متغیرەکان لە ناو جیهانی ئێمە زۆرە گۆڕانکاریەکان زۆر خێران ئێمە چۆن ئەتوانین پێشبینی ئایندەکان بکەین لەگەڵ ئەوەی کە بتوانین خۆمانی بۆ ئامادەکەین لەگەڵ ئەوەش بتوانین ئایندێک بۆ خۆمان دەستەبەرکردنی ئەو ئایندەی کە ڕەنگە چاوەڕوانی ئێمە نەبێت بەڵام من کاری بۆ دەکەم کە ئەو ئایندەیە ڕوو بدام. باشە دکتۆر لە قسەیەکمان هەیە ئەڵێ دوێنێ بیری لێ مەکرەوە ڕۆی تەواو بوو ئەمڕۆ تایە بژی چونکە ئێستا مڵکی تۆیە ئایندەش نەهاتۆ بۆی سترێسێکت لە سەبارەت بەوە هەیە. ئێمە بە پێچەوانەوە بیر دەکەینەوە ڕابردوو زۆر گرنگە وەکو مێژوو چون ئەبێ دەرسی لێ وەرگرین چون زۆر شت هەیە لە ئایندەناسیەوە ئێمە دێن مراجعەی مێژوو ئەەکەین کە بزانین بۆ نمونە ئێمە دەمانەوەی بزانین 100 ساڵی ئایندە چ ڕوەدا دێن لە مێژوو تەماشاکەین ڕاوتەکان بە چ شێوەیەک بووە ئێمە ئەتوانین پێشبینی بکەین چاوڕوونیکمان هەبێت لە ئایندەدا کاتێک ئێمە دەڵین ڕابردوو بەڵام ئێمە ئیتر ڕابردوو ناتوانین دەستکاری بکەین بەڵام ئەتوانین دەرسی لێ وەرگرین ئێستاش کە ئەڵێن لە کاتی ئێستا بژی لای ئێمە و بەم معنایە نیە لەبەرکە ئەستایک بوونی نییە هەرچی هەیە ئایندەیە زوو دەبتە ئێستا و زوو دەبتە ڕابردوو یعنی ئێستا کە من هاتم بۆ ئستودیۆکەی ئێوە ئەوە ڕابردوو بوو تر ئێستا نییە تەنها شتێکێ بۆ ئێمە ئەمێنێ ئایندەیە کەواتە لە زەمانەکانی ڕابردوو ئێستا ئایندە ئێمە دوو دانەمان نییە تەنها یەک زەمانمان هەیە ئەوش ئایندەیە بۆیە ئێستا لە جیهانی ئەمڕۆ بەتایبەت لە شەستەکان بەدوایە لە زانکۆەکان زۆر احتیمامیان بە ئایندەناسی داوە کە وەکو زانستێکی تازەیە کە بتوانین ئایندەکان بناسین و کاری بۆ بکەین ئەوەی کە ئێستا ئیلان ماسک باسی ئەوە کا بڕۆین بۆ دەرەوەی ئەو گۆی زەویە ئەوە بیرکردنەوەی کە لەبارەی ئایندە خوێندنەوەیکی زانستیە لەسەر ئایندە بۆیە لە ئێستاوە ئەبێ فریای خۆمان بکەین ڕەنگەی تر گۆی زەوی لە ساڵانی ئایندە شوێنێک نەبێت بۆ دانیشتن ئەمە پێیسی بە پلانە بێگومان بابزانین ئەم پلانی کە باسی ئەەکەین بۆ هەر ئایندەیەک بێت بۆ ئێستا ئایندەیەکی 1 سەعات دواتر 1 ساڵ 10 ساڵ ئەم پلانە چ پەیوەندێکی بۆ ئایندە هەیە ئەبێت من ئایندەیەک دابڕێژم بەڵام پلانی بۆ دانەنم هەرەونەیەک و ئایلەن ماسک بیری لێکەمەوە چمە دەرەوەی گۆی زەوی ئەژیم ئایندەیەکە باسی یەکەم بەڵام پلانێکی بۆ داد پەیوەندی ئەم دوانە چیە بەیەکەوە لە ڕوانگەی ئایندەناسیەوە ئێمە 4 ڕوانگەمان هەیە لەبارەی ئایندەکانەوە یان ئەوەیە کە ئێمە ئەڵێن سەرمانەخینە ناو بەفرەکان ئەو کانەما هیچمان نەبینیوە یان ئەوەیە کە حەدەسێک ڕوو ئەدا ئەو جا فریایەکەوی وەکو ئاگر کوژینەوەیەک کە ئەڕوا کە ئاگرێک ڕووداوێک هەیە یان ئەوەیە ئێمە پیشبینی ئایندەکان ئەەکەین خۆمانی بۆ ئامادە ئەەکەین بۆ نمونە ئێستا ئێمە لەو ساڵانە کۆرۆنامان هەبوو ئێستا ئێمە توانین پێشبینیەکان بکەین ئەلبەتە ئەو پێشبیانیان بە شێوەیەکی زانستیە نەک وەکو سەحر و ئەو شتانە خوێندنەوەیکی بۆ ئەەکەین کەواتە ئێمە بیر لێەکەینەوە ئەگەری ڤایرۆسەکان بە چ شێوەیەکە لە ڕووی زانستیەوە تەنانەت من مەقالەیەکم بینی لە ساڵی 2010 بوو باسی ڤایرۆسێک ئەکرد کە ئەتوانێت سەر هەڵ بدا یعنی کەواتە پێش کۆرۆنا ئەو لێکۆڵیناوە هەبوو بەڵام ڕەنگە بە هەند وەرنەگیرا بێ یەکێک لەو ڕوانگەکانی تر ئەوەیە کە من ئایندێک بۆ خۆم دەستەبەرکەم چ پیشبینیکردن چه ئەوەیە کە من بمەوێ ئایندێک بۆ خۆم داڕێژم پێویستی بە پلانێکی ئستراتیژیکە کەواتە من دەبێت من پێشبینی ئایندەکانەکەم من پێشبینی ئەوەکەم کە ساڵی ئایندە بە شێوەیەکی زانستی وشکە ساڵیمان هەیە ئایا ئەو خەبەرە تەنها پێویستە بۆ منە ئێستا من پێویست دەکا کە لە ڕووی گشتیەوە بەرنامێکی ئستراتیژیک دانم بۆی کە بتوانم کۆنتترۆلی ئەو وەزع بکەم چونکە ئایندە ناسی بابەتێکە کە بۆ بڕیاردانە من دەمەوێت بڕیارێکی دروست بدەم کاتێک من زانیاریم هەبوو ئەتوانم بڕیارێکی
لە کاتی خۆی و لە ساتی خۆیم هەبێ بۆیە پێویستیمان بە بەرنمێکی داڕژاو هەیە عادەتەنیش لە بەرنمەکانی ئایندەناسی ئێمە بەرنمەکانی 3 ساڵە 5 ساڵە 10 ساڵە تەنانەت 50 ساڵیشمان هەیە بۆیە کاتێک باسی ئایندەناسیەکەین هاوکات لەگەڵی باسی بەرنمەکان و باسی ئستراتیژیەکانەکەین. باشە دکتۆر هەر تاکێک لە ئێمە ئامانجێکی هەیە. پێتان وایە کە ئایندەناسی ئەم زانستەی کە ئێستا هەیە زانستی ئایندەناسی پێویستە کات بۆ ئامانجەکانی ئێمە چۆنەڵە تەداخل بکات بێتە ناو ژیانمانەوە زانستی ئایندەناسی ئێستا لە لای تاکی کورد لە ڕووی پەروەردەییەوە لە خوێنجنگاکان لە پەیمانگاکان لە چه ئاستێکایە ئایا پێویستە کاوکو منهەجێک بخوێنرێت؟ لە ڕاستیدا ئێمە ئەبێ کولتوری ئایندەناسیمان هەبێ ئێمە بەداخەوە بەتایبەت بڵین ڕۆژهەڵاتی ناوڕاست کولتوری ئایندەناسیمان نییە چ وەکو کولتور چه تەنانەت ئاینەکانیش زۆرتر حاڵەتێکی تری هەیە بە پێچەوانەی ئەوەیە کە زۆر بیر لە ئایندەی خۆمان بکەینەوە بۆیە ئێمە پێویستە کار ئەم بەرنامەی ئایندەناسیە وەکو کولتوریکی لێبێت لە ناو تاکەکانی کەس لە پەروەردەوە دەستی پێ بکەین کە بەردەوام بین لەوەی کە ئێمە بیر لە ئایندە بکەین ئێستا لە کاتی ئێستا ئێمە لە ناو نائومیدیکی زۆر ئەژین بۆ یەکی لەو شتانە ئایندە عادەتەن تۆزێک لێرە لە بەرچاومان ڕوو نییە ئایندە چی ئەبێ خۆی هەر بۆ خۆی وایە لە گشتیە یاخود ئێمە پێی دەڵێن نادڵنیایی بەڵام هەندێک کەس هەیە هەمیشە ئایندەیەکی خۆی ڕوون ئەبینێت زۆر گەشت بینە بەڵام دواتر واژ نابێت دکتۆر ئەوە ئیتر بزان متغەیرەکان زۆرە مەرج نییە حتمما ئەو شتەکە ئێمە بیڵێن ڕوو خۆی باشە لێڵ ببینین کەندێک یان هەر بە زۆر بە ڕوونی ببینین ئەگەر تەوازنی ڕاگرین تووشی ئەو شۆکە نەبی ئەبێ تا ئەتوانین ڕوونی بکەینەوە بەرنامەی ئایندەناسی ئەوە نییە کە من یەک جار ینی خوێندنەوەیەکەکەم بەرنمەیەکی ینی خوێندنەوەیکی بەردەوامە چونکە متغەیرەکان زۆرە ئەوەندە شتەکان زوو ئەگۆڕێ منیش ئەبێ زوو پلانەکانی خۆم بگۆڕم بەرنامە ئستراتیژی کە باسی ئەەکەین بەرنمەیەکی موحد نییە کە من ئیتر یەک بەرنامەم هەبێ تا 2 ساڵتر هەر لەسەر ئەو بەرنامەیە بڕۆم ئەگە متغەیرێک ڕووبدا من ئەبێ گۆڕانکاری لەناو بەرنامەکە خۆما دروستکەم وەکو تاکە کەسیش کە جنابەت ئاماژەت پێکرد بڵێ ئێمە ئەگەر لە ڕووی پەروەردەیە هەڵ بدەین مناڵەکانمان بنمونە ئێمە ئەمڕۆ وەکو بەرنامەیەکی یەکمان لە قوتابخانەی دەست پێەکەین کە بۆ منداڵەکان باسی ئایندە بکەین دوای نیوەڕەکەشی بە هەمان شێوە لەگەڵ ئایلەکان دانیشتین هەم دایک و باوکەکان هەم مناڵەکان باسی ئایندە ئەەکەین کە زۆرتر ئاشنا بن لەگەڵ ئەوە بەڵام گرنگترینی ئەوەیە کە ئێمە لە ناو پەروەردە وەکو کولتور هەمان بێ لە ناو حکوومەتە بەرنمەیەکی ئستراتیژیکی ئایندەناسیمان هەبێ کە بتوانین بۆ بەڕێبردننی وڵات لەگەڵ ئەو پێشهاتەکان ئەو ڕووداوەکان کە چاوەڕێمانەکە ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین و بتوانین دەست پێش خەربین لە ئەوەی کە شتێک ڕوو بدات ئێمە دەبێت دەست پێش خەری بکەین باشە بۆەوەی کە ئێمە دەست پێش خەربین ئەگەرمانێ شتێکی باش ڕوو بدات ڕەنگە ئامانجێکمان هەیە بۆ نمونە بینی پێش چای خۆمان کە من شۆفێری تەکسیەکەم ئامانجمێوەیە کە کەسێک ئەگەینمە شوێنێک بەڵام ئەو ڕێگەی پڕ نانە هەمواری بەڵام هەر شوێنەکە دیاری کراوە من هەرە بێ بگەم چە بە ڕێگەی لادانێک بێت چە بە ڕێگە ڕێکەکە بێت کە ئەبێ من بۆی بڕۆم ئەو ئایندەی کە چاوەڕێی منەکات پێویستە هەر بۆ ڕێگەی کە دام ناوە بۆی بڕۆمیان مەرج نییە و هەندێک جارە بە ڕێگەکە گۆڕانکاری پێ بکەن ئێمە لە کوردی ئەڵێن ئایندە بەڵام لە ئینگلیزیت پێ دەڵێن ئایندەکان بۆ یەک ئایندەکانەوە کۆی دەکەنەوە چونکە ئایندەکان چاوەڕێ ئێمەن نەک یەک ئایندە یعنی کەواتە من ئەکرێ هەمومان ڕەنگە لە هەر لە بوارێکە ئێمە چاوەڕوانی شتێک بوون شتێکی تر ڕوەدا ئەوە کەواتە ئایندەکانن کە چاوەڕێ ئێمە ئەبن بۆیە لە ئایندەناسیە وەکو زانست ئێمە هەوڵەدین ئەو ئایندەیە کە بۆ من باشترە و بەسووترە ڕوو بدات بۆیە خوێندنەوەیەکی چڕوپڕی بۆ ئەەکەین باشە ئێمە باسمان کرد لە سێ جۆر ئایندە ئایندەیەکی پەسەند ئایندەیەکی شیاو ئایندەیەکی ڕێتێچوو ئەکرێت ئایندەیەک ڕێی تێنەچێ بەڵام تۆ بە هەوڵ لە هەوڵابی بۆی کە ڕێگەیەک دابنی ڕێی تێبچەوە ئایندەیە ئەوە ئەچێتە کام پرسیارکە زۆر لەجێە بەڵام مۆزوعێک هەیە کە ئێمە کە ئەڵێن ئایا ڕێتی ئەچێ یان ناچێ مەبەستمان ئەوەیە کە لە کاتێکی زەمەنیکی دیاری کراو ئایا ئەکرێت ئەو شتە ڕوو بدات
یان نا یان ئەگەر ڕوو ئەدا بە چ شێوەیە چونکە ئێمە تەنها بەس ئەوە نییە ئێمە بەسەن کۆمەڵی متۆدمان هەیە بۆ ئایندەناسی مەسەن یەکێک لەوانە سناریۆ نووسینە کاتێک ئێمە باسی ئەوە دەکەین ئایا ڕێت هەیە ئەچێ یان ناچێ ئێمە سناریۆکانی بۆ ئامادەکەین سناریۆ یەکەم ئەکرێ ئەو هابێ سناریۆ دوم بەم شێوەیە دەبێ یان یەکی لە متۆدەکانی تر ناسینی ڕەوتەکانە ترندەکان پیا بکەین ئێمە دێن لە ڕابردووە دەستی پێەکەین بزانین ئەو ترندە یا ئەو ڕەوتە بە چ شێوەیەکە ڕۆشتووە هەرچەند ئەوە تۆزێک هێڵەکی پێ دەڵێن نابێت زۆر بە شێوەیەکە هێڵەکی بێت چونکە متغەیرەکان زۆرن ئەوەی کە فەرموود ڕێگەکان ئەگۆڕێ بزەبێت ئەوانە ئەگۆڕێ بۆیە ئێمە زۆرترین خوێندنەوەی ئێمە ئەوەیە سناریۆکانی بۆ حازرکەین بۆیە ناتوانین تاکە شتێک باس بکەین لەو ڕێگە تێچووەکان ئەکرێ ئێمە چەند سناریۆک بنووسین کە بزانین کامەی ئەتوانین ئیسیفادی لێکەین یا کامە احتیمالی ڕوودانی زۆرترە بێت چۆن ئەتوانین لەگەڵ ڕۆژە بگۆڕێ کە مەسەن بۆ نمونە ئێستا شەڕی ئۆکراینیا ئەبینین پێشتر ئێمە پیشبینیمان ئەکرد کە یان سناریۆمان ئامادە ئەکرد بۆی کە کامە حاڵەت زۆرترە بێ بە حەدەسەکانی یان بەتایبەت ئەو ئێمە پێ دەڵێن وەکی سیگنالەکان یا سیگنالە وردەکان لە ماوەیەکی دیاریکرا و ئێمە بە دوای ئەو سیگنالانە ئەگەڕین مەسەن بۆ نمونە لە شەڕی ئۆکراینیا ساڵی 2005 یەکەمین سیگنالەکان ئەوەیە کە پوتین باسی ئەمپراتوریەتی رووسیا ئەکا کەواتە ئەوە سیگنالێکی وردە بۆ نمونە هەر لە ناو ئەو مۆزوعاتانێک ئەگەم بمانەوێت بگەینە ئایندێکی ممکن یان شیاو یان ڕێگە چێشوو یا پەسەند ئێمە بە دوای یەکێک لە ئیشەکانی ئێمە بە دوای سیگنال گەڕانێ یعنی بۆ نمونە ئێمە وا دەڵێن ئەڵێن ئەو شتانەیە کە لەبارەی ئایندەیە قەت لە ناو مانشێتی ڕۆژنامەکانە ئێوە نایبینن لە لاپەڕەکانی کۆتاییە و وەکو بابەتێکی زۆر بچووکە دەبێت لەوانە ورد ببن کە بزانن چی ڕوو ئەدا لە ئایندەدا باشە دکتۆر باسی رووسیا و شەڕی ئۆکراینیا رووسیا و پوتین و ئەمانەمان کرد لە زانستی ئایندەناسی هیچ شتێکەیە ئاماژە لەسەر بەدی لەنگویج زمانی جەستە بکات لە ڕووی زمانی جەستەی کەسێکەوە بزانین ئایندە چی بەتەمایە چی بکات چ نیازێکی هەیە شتی وا هەیە لەناو زانستەکە زانستی ئایندەناسی زانستێکی ئینتەردیسیپلینەریە یعنی نێوبواری بۆ پرسیارەکەم چونکە لە کۆبوونەوەکانی هەندێک ئاماژە بۆ شتانەکە دووردانیشتنی لەگەڵ سەرۆکی وڵاتانی دیکە هەندێک ئاماژە هەیە زانێکتر چۆنە تەرەفی بەرامبەر بە شتێک ئیزعاجە بەڵام هەرە شتە بەردەوام ئەکات ئەمانە دەرخەری ئەوەن کە ئایندەیەکی خراپ ڕوبەڕووی بۆ نمونە ئۆکرانیا دەبێتەوە بۆ نمونە ڕوبەڕووی ئۆروپا دەبێتەوە لە ڕووی ئایندەناسیەوە ئێمە بۆ نمونە باسی ئەوەی کە ئۆکراینیامان کرد ئێمە لە زانستەکانی جیاوازە سوود وەرەگرین یەکێک لە بلاوە یەکێک لەوەی کە ئێمە وەکو ناسینی ژینگەی خۆمان لە بواری سیاست ئابووری کۆمەڵایەتی تەنانەت یاسایی تەکنۆلۆژی لەگەڵ خودی ژینگە ئێمە ئەتوانین کار لەسەر ئایندەکانە بکەین کاتێک باسی حەدەسێکەکەین ئێمە بە تەکید بۆ ئەوەی کە بزانین مەسەن بۆ نمونە ئێستا ئێمە باسی ئۆکراینیا دەکەین ئەبێت لە هەمووی بوارەکانە ئێمە خوێندنەوەیکی بۆ بکەین لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە کۆمەڵایەتیەوە ئایا بۆ نمونە ئامارێک وەرگرین بەر لە شەڕەکە خەڵکی رووسیا ئامادەی ئەوەی هەیە کە چۆنی ئەبینی ئەسڵەن لەگەڵ شەڕەکە ئەبێ ئایا پشتیوانی کۆمەڵایەتی هەیە پوتین بۆ ئەو شەڕە تەواوی ئەوانە کە لێکی ئەدرێتەوە لە زانستی ئایندەناسی تەنانەت ئەکرێت لە بادی لەنگویج یان زمانی جەستە استیفادە بکەین بۆیە لە تەواوی ئەو زانستانە ئێمە سوود وەرەگرین پوختی دەکەینەوە کە بزانین ئەکرێ ئایا ئەو سناریۆیە کە ئەنووسین لە بواری شەڕە احتیمالی چەندە من سێ سناریۆ ئامادەکەم بەڵام ئەڵێم ئەگەری سناریۆی دۆم زۆرترە پشت ئەبەستێ بە کۆمەڵێک زانستەوە باشە دکتۆر مەدارەکان تا چەندێک تەسیریان لەسەر ئایندە هەیە مەدارەکانی بەڵێ ئەوە لە ڕووی زانستیەوە نا ئێمە پشتی بەوە نابەستین ئێمە خوێندنەوەکانمان لە زانستە بەوەکو ئەی هێزری خودداگاه ینی هێزری خۆویست و خۆنەویست تا چەندێ ئەتوانی کاریگەری لەسەر بێ من بۆ نمونە ئیزعاجە بم بە حاڵتێکەڵم شتێک ڕوو ئايات شتێک ڕوو ئايات بەڵام منی چی لێ نازانم زانستی ئایندەناسی ئەمە چۆن لە یەک ئەداتەوە
دایمە چۆنەڵە ترسێک تۆقینێک هەیە کە لە ڕوودانی شتێک نەخوازراو ئەمە چۆن ناوزانست لەن زانستی بزان وەک کاتێک دەڵێن زانست باسی فەکتەکانەکەین کەواتە ئەبێ فەکتێکی بۆ حقیقەتێکی بۆ هەبێ هۆکارێکی بۆ هەبێ ئێمە پشت بە هۆکارەکانە بەستین ئێمە ڕاستە لە ڕووی شهودیەوە ئەزمونونەکانەوە ئەکرێت ئیسیفادەیەکی لێ بکەین بەڵام نەک وەکو خرافە زانستی ئایندەناسی کە لە زانکۆکان بەتایبەت لە شەستەکانەوە سەری هەڵداوە پشت بە بڵین هۆکارەکان و فەکتەکان ئەبەستێک نەک لەسەر ئەوەیە کە بزانین ئەستێرەناسی چۆنە ئەوە هەرچەند ئەوانش هەوڵ باسی ئایندە ئەەکەین ئەوە دێتە پێش چاوان ئەوانەی کە ئەو زانستە ئەخوێنن زانستی گەردوون ناسیە خوێنە زۆر جیاواز سایکۆلۆژیە خوێنن لە دواتر چی ئەبێت و چی نابێت بەڵێ ئەوانە زۆر بورن ئەوە زۆر جیاوازە لەگەڵ زانستی ئایندە ناسیە لە زانستی بەسەم بۆ نمونەکە بۆ یەکە ئەهەمیەتی زانستەکە بزانین لە سەرەتای سەدەی 20 لە وەزارەتی بەرگریەکان یەکەمیش لە ئەمریکا زانستی ئایندە ناستی بەکار لە کوردستان چۆنە ئێمە هێشتا نیمانە زانکۆکانمان ڕەنگە دەرسێکیان هەبێ بخوێنن وایە پێویستە هەبێت زۆر پێویستە ئێستا لە جیهانە کۆلیژی هەیە بۆ نمونە لە بریتانیا لە ساڵی 1933 BBC یەکەمی کەس ینی دامەزراوە بوو کە ویستی لە ئەوانی ئایندەناسەکان بە شێوەیەکی زانستی کار لەسەر بوارە بەتایبەت سیاسیەکان بکەن چون لە سەرەتای سەدەی 20 زۆرتر بابەتی سیاست زاڵ بوو دوای ئابووری لە شەستەکان ئیتر لە شەڕی دووەم ئەم بابەتە زۆر گرنگ بوو لەبەرەوە کە بتوانن پێشبینی شەڕەکان بکەن پێشبینی سیاست بکەن جیاوازیەکان شەڕی سارد لە شەستەکانەوە وەکو زانستێکی زانکۆیی لێهات ئێستا لە وڵاتانی پێشکەوتو ناوەندێکی زۆرمان هەیە کە لێکۆڵینەوە لە بواری ئایندەناسی دەکەن بەڵام ڕەنگە کاتی باسی ئایندەناسی ئەەکەین گەردوون ناسی ئەوانە بێتە بەرچاوان نە زۆر جیاوازە ئێمە پشت بە زانست ئەبەستین پشت بە متۆدەکانی ئایندەناسی ئەبەستین پشت بە کۆمەڵێک متۆدی تر ئەبەستین کە سوودی لێ وەرەگرین بۆ شیکاری و شرۆڤەکردنی بابەتە زانستیەکانە بەڵامش هەمان پرسیارم بۆەوەی کرد بۆ یەکە خەڵک بزانێت ئەو دووشتە زۆر لە یەک جیاوازن ئەمە حاڵەتێکی پێشبینیکردن نییە وەکو گەردوون ناسی و ئەوانێت ئەوش زانستی خۆی هەیە بەڵام ئەمە زانستێکی جیاواز زۆر سپاس دەکەم دکتۆر کامال حەسەن پسپۆری کارگەری کار لە ستۆدیۆیان بەیانیە لەگەڵمان بوویت لە پرۆگرامیوان زۆر سپاس بابێ مەسەر بابەتە هونەریەکەمان کە پێشەنگایەکی شێوەکاری لە شاری هەولێر کراوەتەوە کە 24 تابلۆی ڕەنگی زەیتی سروشتی تیان نمایش کردو سەرنجڕاکێشی ئەم پێشەنگایە ئەوەیە کە هی هەر چوار پارچەی کوردستانی تیان نمایش کراوە و پێشەنگاکە لەلایەن شێوەکار بنار پیرداودا کە کراوەتەوە وەک خۆشی باسی لێوە ئەکاڵێ ئەمەوێ بە تابلۆکان سروشتی کوردستان بە هەموو جیهان بگێنن. پێشەنگایەکی شێوەکاریە لە هەولێر کە 24 تابلۆی سروشتی کوردستانی با ڕەنگی زەیتی تێدا نمایش کراوە. بنار ئەمە دووەم پێشەنگای کردوێتیەوە و پێشتریش بە هاوبەشی بەشداری 24 پێشەنگای شێوەکاری کردووە وەک خۆی دەڵێ پێشەنگەی تایبەت بە خۆت چێژی زیاترە و واد لێ دەکات زیاتر کار بکەیت و بەرهەمت هەبێت. دەژڵێت تابلۆکانم بە ڕەنگی زەیتی دروست کردووە و باس لە سروشتی هەر چوار پارچەی کوردستان دەکات. ئەو شوێنانی کە هەڵم بژاردیە هەموو سروشتی کوردستانی خۆمان زیاتر بەڵام کوردستانی گەورەشی بە هەر چوار پارچەی تێدایە شوێنی باڵەکایەتیم بەکارهێناوە مێرگە سۆرم بەکارهێناوە زۆرگڤان بەکارهێناوە شار باژێرم بەکارهێنەوە مەدەقی هەڵەبزەم بەکارهێنەوە ئەوانەی ئەو شوێنانێکە زۆر سەرنج زڕاکێش ئەو مادانێک کە بەکارهێنەوە ڕەنجی زەیتی ڕەنجی ڕۆنیە تەکنیکانی پەنجەی خۆم بەکاردێنیم بە فلچە ئیشم کردووە بە شەفرەی ئیشی لەسە دەکەم خۆشەویستی سروشتی کوردستان و ئەو هەوایی کە هەمانە زیاتر حەزم سووتێ بۆ ئەوەی ئەگەر نەتوان بە زمانەکەم بە تابلۆ پێشانی دەروی وڵاتی بدەم. پەکین یەکێکە لەو کەسانەی کە خولەی وێنەکێشانی هەیە و سەردانی ئەو پێشەنگا شێوەکاریانە دەکات کە دەکرێنەوە
بۆ ئەوەی سوودیان لێ ببینێت ئەو پێی وایە ئەم تابلۆیانە هەستێکی خۆش بە مرۆڤ دەبەخشن کە تەماشایان دەکەیت. شێوەکاری یەکێکە لە ڕێگا ڕاستە و خۆ گرنگەکانی کە فۆتۆ یەکەم شتە بێ چاو دەیبینێ و تەسیراتی خۆی دەبێ ئەنجە بە شێوە بە کێشان بێ بە فۆتۆ بێتن دەتوانانی گۆڕانکاری گەورەی پێ بکەی بۆ نمونە بەو دوایانە پێشەنگەی شێوەکاری زۆر جوان کرانەوە لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگا لەسەر تونند و تیژی کوشتنی ئافرەت و ئێستا پێشەنگایە باسی سروش دەکا و جوانی سروشتی کوردستان کە بتوانین بیپارێزین و بە پاک و خاینی ڕای بگرین و بتوانین چێژ لە سروشتی کوردستان ببینین کە لێرە گەر بە خەیاڵیش بێ هەندێک واقعیش نەبێ توانێتی جوانی سروش بگەێنێ ئەمە لێرە کارتەمەشای دەکەم بۆ نی هەوایەکە دێتە ناو جەستەم و دەتوانم هەستی پێ بکەم بۆیە پێم وایە ئەوانە زۆر گرنگن کە کۆمەڵگا و خەڵک بێن سەیری بکەن و بیکڕن هەرچێک بێ گرنگ ئەوەیە بێن بەشدار بن. لەم پێشەنگایەدا 24 تابلۆی جیاوازی سروشتی هەر 4 پارچەی کوردستان تێیدا نمایش کرا کە گوزارشت لە سیمە و جوانی سروشتی شاخ و دۆڵ و گوندەکانی کوردستان دەکات. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. ئەم بابەتش کە ئێستا باسیەکەم ڕەنگە پەیوەست بێ بە ئایندەناسیەوە لەلایەن کارگێڕانی قوتابخانەیە کە لە قوتابخانەی لامەرکەزی لە گوندی لامەرکەزی سنووری ناحیەی سیروان بۆ وا ئەڵێم چونکە ئەو قوتابخانەی هەستاوە بە ئەنجامدانی چالاکیەک کە چالاکیەکە هونەری و کولتوریە مەبەست لێ ئەوەیە کە دەستی خوێنکاران بڕابکێشن و بیخەنە ناو کولتوری کوردەواری بووی کە لە یادی نەکەن ئایندەناسی بۆ ئەوەکەن کە کولتوری کوردەواری هەر بمێنێت منداڵەکان بە کولتوری کوردەواری ئاشنا ببن و لەگەڵ یا تێکەڵاو ببن وەک مامۆستایان و قوتابیان و قوتابخانەکە باسی ئەکەن ئەمە یەکەم جارەکاری لەو شێوەیە لە قوتابخانەکان ئەکرێت وە وەک باسیشم کرد ئامانج لێی ئاشکراکردنی یاخود ئاشناکردنی قوتابیانە بە کولتوری کوردەواری بۆ ئەوەی کە ئایندەی کوردەواری هەروە بە جوانی بمێنێتەوە. چەندین جۆر کاری دەستین دووبارە بەکارهێنانەوەی کەرەستەکان و ڕێخستنی میوەکان و دروستکردنی شیرینی بەدەستی خوێنکارەکان جوڵە و خۆشێکی زۆری خستبووە نێو قوتابخانەکە. ئەمانەمان دروست کردووە لەگەڵ مامۆستاکانە دیتر لە میوە و شتیش دروستمان کردووە هەنێ جار کولانەشتی پێ دروستەکەین پیاوی لەسەر دروستەکەین و جۆلانەیەکیش دوای ئەوە شتیش قۆڕ و پیاڵە و شتیشی لێ دروستەکەین. ئەمڕۆ مامۆستاکان و ئێمەش پێمان خۆش بکە پێشانگایەکی خنجیلەی هونەری بکەینەوانێ و هەروەها لە هەموو شتێکا دەستی ئێمە و مامۆستاکانیشی تایە زۆر سپاسی مامۆستاکانمان دەکەین بۆ ئەم پێشانگا خنجیلەیەکە بۆ ئێمە کردوتەوانێ لە شتی کولتوری بوو لە شیرینی و خواردن و شتی دەستی و هەروەها هەنێ ڕسمی بڵێن کۆنی دەیەکەمان و هەروەها بۆ ناساندنی دەیەکەشمان. خواردنی کوردەواری و نمایشکردنی کەلوپەلی کللتوری و وێنە بەشێکی دیکەی پێشەنگاکە بوون. ئامانج لە سازانی ئەم پێشەنگایەش دەرخستنی توانای خوێنکاران و دروستکردنی کەشێکی خۆش بوو بۆیان. ئێمە وەکو قوتابخانەی لامەرکەزی هەستاین بە سازکردنی پێشانگایەکی هونەری و کولتوری لە قوتابخانەکەمان کە بۆ یەکەم جارە پێشانگایەکی لەم شێوەیە ڕێک بخرێ یاخود ئەنجام بدرێ. هەدەفی ئێمەش دڵخۆشکردنی قوتابیەکانمانە وە چێژوەرگرتنە لە خوێندن ئەمانەوێ وا بکەین کە خوێندن هەر بریتی نەبێت لە هەنێ دەرسی قورسکە مێشکی قوتابیەکانمان ئالۆز بکە بەڵکو ئەمانەوێ زیاتر چێژیشی تێ بکەوێت. چەند بەشێک لە خۆ ئەگرێ پێشانگاکەمان وەکو بەشی وێنەکێشان وەکو بەشی ئیشی دەستی قوتابیان وەکو شیرینی دەستی قوتابیان وەکو بەشی چنین وەکو کەرەستەی فۆلکلۆری. قوتابخانەی لامەرکەزی یەکەمین جارە پێشەنگای تایبەت بە خوێنکارەکانی دەکاتەوە کە تێیدا کاری دەستی و دروستکردنی شیرینی و سەرجەم خواردنە کوردەواریەکانی تێدا نمایش کرابوو. ئەڤیناتا کوردستان 24 گوندی لامەرکەزی. ئەوەی کە ئێستا پرسێکی گەرمە وەکو ژینگەی گۆی زەوی ئەویش تێکچوونی ژینگەی گۆی زەویە مەترسیەکانی تێکچوونی
ژینگەی گۆیزەوە ئیتر زۆر هۆکار هەن کە دەستیان داوەتە دەست یەکتری ژینگەی گۆی زەویان خسۆتە مەترسیەوە. نەتەوە یەکگرتوەکان هۆشداری لەبارەی گۆڕانی هەوا ئەدات ڕای ئەگەێنێت گۆڕانی کەش و هەوا کاریگەری لەسەر ژیانی نیوەی دانیشتوانی هەسارەی زەوی ئەبێت. و نەتەوە یەکگرتوەکان هەروەها هۆشداریشی داوە کە ئەگەر وڵاتانی پیشەسازی هەنگاوی جددی نەهاوێژن ڕەنگە پلەی گەرمی بۆ پلەیەکی زۆر زۆر بەرز ببێتەوە کە چاڕوان نەکراوە. ئەمەش زریان و لافا و باهۆز دروست ئەکات کە 5 هێندەی ئەمەی کە ئێستا هەیە زیاد دەکات. بۆیە با پێکەوە بینەری ئەم بابەتەش بین. دێداوی راپۆرتانەتەوەی یەکگرتیدا دەربارەی گۆهرتنا باوسەقای هاتە ڕاگەاندن. گۆهرتن دێ مەزنتر ببە و ئەڤ یەک دێ ببە سەدەم کو نەخۆشی هەژاری و بەرچیبوون لە جیهانی زێدەتر ببە. لە گۆری راپۆرتێ دناوبەرە 3.3 هەیە 3.6 ملیار کەس لە جیهانی دێ زەحمەتیên گۆهرتنا باوسەقای بکشینن. پسپۆرد دەستەیە حکوومەتە ناودەوڵەتیدا یا تایبەت بە گۆهرتنên باوسەقای ئەشکەرە دکن. ئەگەر پلەیên گەرماهiyê bi tenê du pileyan bilind bibin, bandorên guhertinê, jilehî, bahoz û hişkesaliyê zê 5 caran ji anha ve zêdetir bin. Li gorî bandorên em dibînin û metirsiyên ku têne pêşbînîkirin, her guhertin giring e ku em li ser rawestin. Her ku dem derbas bû û me tiştek nekir, metirsî zêdetir dibe û em ê temenek mezin bidin. راپۆرتانەتەوەی یەکگرتی دەزانین ژیانە ڕۆژانەیە 3.3 میلیار کەس لە سەرانسەری جیهانی ئەگەر هەیە ڕاستی گوهرتنên باوسەقایی بێ و 15 جاران زێدەتر ژیانە وان di metirsiyê de ye. هەروها هەژمارە خەلکên ساڵانە ژیانە خۆ ji dest didin dê zêdetir bibe. Di raportê de dê xuyakirin ku hejmara koçberan di salên bê de zêde dibe û hejarên cîhanê ziyana bêhtir dighêje wan. گۆهارتنên ku di sîstemên jîngehê da çêbûne şêweyê jiyanê zehmet kiriye. Ji ber guhartinên ne bitine li ser sirûştê bûye. Lewma metirsiyê li ser hebûna mirovan jî heye. Pêwîst e em kar bikin ji bo başkirina vê rewşê. Ji ber vayrosa korona kupraniya welatiyan qedexeya çûn û hatinê ragihand bûn, herûha kar lê kargehan rawestan dibûn duyem oksîda karbonê di sala 2020 de 5.4 kêm bibû lê di sala 2021 de bi rêjeya 4.9 zêdetir bû. Li gorî raporta netewên yekgirtî bilindtirîn rêjeya duyema oksîda karbonê li welatê Çînê hatiye tomarkirin. Ku 31 ji sedî ji duyem oksîda karbona cîhanê ye. زۆرن و جۆرە پێشبڕکیانەی کە لە هەولێری پایتەخت ئەنجامەدرێت یەکێک لەو پێشبڕکیانەی کە لە هەولێر ڕێک خراوە پێشبڕکێ ئەسپسواری بووە کە بەشداربووان تایە تەمەنەکانیان منداڵ و گەنج بوونە مێرد منداڵی تێدا بووە و ئەم پێشبڕکێ بۆ هاندانی توانای بەشداربووانە کە توانەکانیان نیشان بدەن بۆ ئەوەی کە ئەو گەنجانی کە حەزیان لە سوارچاکیە لەڕێ ئەو پێشبڕکێەوە زیاتر بچنە ناو بوارەکەەوە لە پێشبڕکێی سوارچارکی نێودوڵەتی لە داهاتووشان بەشداری بکەن و مناڵێکی 12 ساڵان توانیوێتی پلەی یەکەمیان پێشبڕکێ ئەسپسواریە بەدەست بێنێ پێکەوە بینەریە بین. پێشبڕکەیەکی ئەسپسواریە لە شاری هەولێر سوارچاکانی بەشداربوو تەمەنێکی زۆریان نییە. بڵند تەمەنی 12 ساڵە و هەروەک خۆی دەڵێت ماوەی ساڵێکە مەشقی سوارچاکی ئەسپ دەکات و خۆی بۆم پێشبڕکەیە ئامادە دەکات. بە بڕینی زۆرترین ماوە لە کەمترین کاتدا توانی پلەیەکەم بەدەست بهێنێت. بڵند برژەیە تەمەنم 12 ساڵە 1 ساڵە تەمرین دەکەم هەتا وەکو پلەیەکەم بەدەست بینیم لە بتوڵی ئەسپسواری. ماوەی ساڵێکە تەمرین دەکەم لە ئەسپسواری تاوەکو خۆمان دیکەم پلەیەکەم بەدەست بینم. ئێستا یەکەم بەدەستهینە لە ئەسپسواری زۆر دڵیشم خۆشە و بە تەمامە لە بتوڵە ئینتەرناشناڵەکان بەشداری بکەم. ئەسپسواری ئێستا بۆ چارەزوێک و بە تایبەتیش لای گەنجان و منداڵان هەوڵ دەدەن سوارچاکێکی باشیان لێ دروست بێت لە داهاتوودا. ئەم پێشبڕکێش بۆ ئەوە ڕێکخراوە تا هانی منداڵان و گەنجان بدات بۆ سوارچاکی و پاڵپشتی بەهرەکانیان بکات لە داهاتوودا بۆی ئامادە بن بۆ بەشداریکردن لە پاڵەوانی سوارچاکانی نێودەوڵەتیەوە.
ئێستا بتوانین کە دەکەینەوە دەبتانی چۆمرم ناوی کوردستان بەرز بکەینەوە لە دەرەوە بتان ئەو سوارسپانی بتێنن بۆ دەرەوە دەبەشداری بکەن و ناوی کوردستانی چۆمرم بەرزکەنەوە و دوم شتش ئێستا زۆربەی ینی کوڕان و کچان و زۆر خەرک حەزی لەو شتەیە ینی چۆمرم لە سوار ئەسپی لەبەرچی لەبەر وەرزێکی زۆر میمام چۆمرم لۆ هەموو شتێک لۆ مێشک وەرزێکی زۆر پرۆفشنەڵە مرۆڤێک حەزێک هەیە مشکلیان هەیە چۆمرێم وەکو مشکلی نەفسی ئەوشتانەیە دێت لەگەر لێ سوارەسپی و چۆمرێم نەفسیەتی مرتاح دەبێتونیان ئەوانەی کە ئیشێکی زۆری هەیە کە دێ سوارەسپی دەکەن مێشکە مرتاح دەبین ئەن هەموو مانگی بوتولێکمە هەیە لۆ خۆمان تەمام لەگەر ئەو سوارەسپانە دوای ئەو دوانزە مانگە کە تەوا دەبن بەشدار دەکەن هەموو بوتولەکان خر دەکرێتەوە لە سەری ساڵی بوتولێکی عام دەکرێتەوە چۆمرێ لۆ هەموو ئەو بوتولان هەموو خر دەکرێتەوە یەک نەتیجەک دەرەچێت یەک سوارەسپێک دەردەچێتن لە هەولێر شوێنێکی تایبەت هەیە بۆ منداڵانەی کە خوازاری ئەسپ سوارین بە شێوازێکی ئەکادیمی لەگەڵ ڕاهێنەری بەتوانە کە مەشق بەو کەسانە دەکەن دەیانەوێت سوارچاکێکی بەهێزیانە دەربچێت منداڵان دەیانەوێت بە هەنگاوی بچووک و بە نمایش و بازدان بەسەر ئاستەکانی بەرزی توانای واستەکانیان نیشان بدەن و بەشداری پاڵەوانی نێودوڵەتی ئەسپ سواری بکەن لە داهاتوودا. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. جلوبەرگی کوردی جلوبەرگێکی نەتەوایەتی کوردیە لە هەموو وەرزەکانە جلوبەرگی کوردی لەبەرکراوە لە سەردەمی پێشتر بەڵام ئێستا وای لە هاتووە کە ئێمە تەنیا کاچینە وەرزی بەهارەوە لەو کاتەیە جلوبەرگی کوردی ئەدورین و ئەپۆشین جا ئەوەی کە جێی سەرنجە لێرە ئێمە جلوبەرگی کوردی ئەو جلوبەرگە کوردی جاری جاران نییە کە لەبەریەکەین جلوبەرگێک لەبەرەکەین لە جلوبەرگی کوردی ناچێت ناوی شوێنین جلوبەرگی کوردی دیزاینەکەی ماگۆڕیوە کللتورەکەی ماگۆڕیوە تەنانەت شێوازی لەبەرکردنەکەیشی ماگۆڕیوە ئەوەی کە سەیریەکەی تەنیا ئەتوانی بڵێ پارچە و قوماشەکەیەتی کە بەجلی کوردیە ئەگینە هیچ پەیوەندێکی بەجلی کوردیەوە نەماوە ڕەنگە ئەم ساڵ یەک تۆزێک ئەتوانی بڵێن کەمێک بەرەو ئەوە ڕۆشتی کە جلوبەرگی کوردی زیاتر باسی جلوبەرگی ئافرەتان بکەم مۆرکی کوردەواری کەمێک پێوە دیار بێت چووکە بە یەکجاری مۆدلەکە وای لێ هاتووەکە کەوا و سەڵتە و چارۆگە و ئێلەگ و ئەمانە هاتۆتەوە ناو بەڵام ئایا لەسەر شێوازە کوردیە کۆنەکەی خۆیەتی ئەدورە یاخودنا بۆ پاراستنی جلوبەرگی کوردی کەمە شوناسێکی دیکەی نەتەوەی کووردا ئەبێ ئێمە ئاگا بین بینە ئاگا بزانین ئێمە چیەکەین چی بەسەر جلوبەرگی کوردیا ئەهێنین ئەم هێشتومانە شوناسەکە و خۆی بمێنەیان شێواندومانە بە چیە خەڵک بزانێ ئێمە کوردین جگەلەوەی کە ئێمە ناو وڵاتانی جیهان ناسراوین شتێک هەیە کە بە جلوبەرگە کوردیە جوانەکەمان ئەمان ناسێنێتەوە بۆ ئەوەی کە زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین بزانین جلی کوردی چی بەسەراتەوە ئەوە بەهار دێت و نەورۆز دەست پێەکە جلوبەرگی کوردی ئەپۆشین با بە جوانترین شێوە لەسەر کولتورەکەی خۆی لەبەری بکەین ئەمانەیە قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین لەگەڵ محەممەد حەمەدەمین دامەزرێنەر و بەڕێوەبەری هەفتە نمایشی جلوبەرگی هەولێر بەخێر هاتیکە زۆر گلەیم هەبوو لەسەر جلوبەرگی من هەر من وامیان تۆش ڕای وڵای خۆشمان خۆشتانوان باشەکاتە ئاماژ لە دامەزراندنی ئەم ئیڤنتە چی بووە؟ بەڵێ سەرەتا سوڵام بۆەوەی بەڕێز بۆ بینەران بۆ ئەم بابەتەکەەوە باسمان لێوەی کرد ئێمە هەوڵماندا بە تایبەت فۆکسمان هاوشتە سەر جلی کوردی بە تایبەتی جلی کوردی وەک تازە خۆشت فەرمووتکەوە زۆر جیاکاری تێدا کراوە بڵێن ئێستا سەردەمیان زۆر بە سەردەمیانە دروست دەکرێتن ینی جیا ناکرێتەوەکەوە کە جلی کوردی ئێستا چۆنە لەگەڵ هی قەدیم ینی هەوڵمان داوەکەوە ئەوانەی کۆن تێدا بەکار بهێنینەوە بە جوانترین شێوە و دیزەنێری زۆر بتوانێت تێدا بەشدارە بەڵام ئەوەی ئێستا ئەوی ئێمە لە توانەمەندابێتن بتوانین کەلتوری کوردی ئاشنای کوردستان و جیهان بکەین باشە ئەم ئیڤنتە تەنیا بۆ خودی کوردستان ڕێکخراوە یاخود وڵاتانی دیکە چکە ئێمە لە بەشەکانی دیکەی کوردستان کە ئێستا لەگەڵ ئەمانین لەوێ جلوبەرگی کوردیە پۆشێ ئەتوانین بڵێنی ئەوانی شوکو بەشی باڵین ڕۆژهەڵاتە باکوورە ڕۆژاوایە شێواوە یا بەس لە باشوورە زۆر دەستکاری کراوە بەشدارە بن لەگەڵتانە لەمەیە ئەوانی جلوبەرگی ئەو بەرئهێنن بەڵێ بۆ ئەم بابەتە ڕۆژهەڵات تێجا بەشدارە وەکو دیزاینەر و هەم وەکو مۆدل و جلە کوردیەکانی ئەوانیش بە هەمان شێ باڵێن دەستکاری تێدا کراوە ینی ئەگە بتەوێتن لە هەموو جیهان کەلتور جیاکاری تێدا دەکرێتن بۆی سەردەمیانە دەرکەوێتن بەڵام ئەوەی ئێمە دەمانەوێتن زیاتر کۆنەکان بەبیر ئێستای خەڵک بهێنینەوە باشە کاک محەممەد ئەوەی کە هەیە زۆر جار ژنان خانمان زۆر حەزمان لە گۆڕانکاریە لە جلوبەرگ و مۆدلەکەی جوان بێ فڵان بێ ئەمە ڕەنگە ماگەرێتەوە سەر سایکۆلۆژی ئێمەی ژنان لە پیاوانی شەسە گۆڕانکاریەکی زۆر هەیە لە جلوبەرگی کوردیە
ئەتوانین بڵێن هی پیاوان زیاتر دەستکاری کراوەیە هی ژنان چار چییە چی بکەین بیگەڕێنەوە سەر بابەتە جاری جارانەکەی خۆی بەڵێ ئەمە دەگەڕێت و سەر دیزاینەرەکان کەەوە با بڵێن ئەوانەی کەوا کاری لەسەر دەکەن یعنی بتوانن خەڵکێکەوە ئاشنا بکەنکەوە کەلتوری با بڵێن کۆن لەبیر نەکەن و بەنسبەت ئەوانەی جلی کوردی پیاوانیش بە هەمان شێوە ئەو دەستکاری تێدا کرا بەڵام وەک ئەوەی ئافرەتان نییە ئەوەی با بڵێنەوەی پیاوان شتێکی ڕەمزی ینی دیارە کارگە دەستکاریش بکرێتن ڕەمزێکی دیارەکەەوە کورداواری بەڵام ئەوەی ئافرەتان مڵکە کورداوی پێدە بەدی ناکرێتن ئێستا لە پێڵەن لە فستانی سەحرەوە ئەوە ئاچێت لە جلی کووردا یەک شتی تر هەیە لێرە ئەتوانین ئەمە بخەینە چۆنەڵێت بری ئەوەی کە جاران پارچەی ڕەنگا و ڕنگ و قماشی نەوعاونە نەبووە هەر زۆر هەبوو بێ خام هەبووە قماشە مۆرە خامە کۆنەکە هەبووە ڕەش و ڕەنگی چۆنەڵێ مات هەبووە ئێستا جیهان بەرەو پێشکەوتن نەڕات لە هەموو پیشەسازیەکە بە تایبەتی و پیشەسازیانی کە پەیوەستە بە جوانکاریەوە بۆ مرۆڤ بەگشتی ئێستا ئەم جۆرە قماشانەوە وا ناکات کە ئەو ئاڵاواڵاییەوە بکات پێویست نەکاوکو جاری جارانەوە جلە بدورێت یا ئەتوانێت هەر بۆ قماشانە هەمان دیزایانی کۆنیش هەبێت بەڵێ باڵێن بۆ ئەم بابەت ئەمە هەوڵماندا چەند دیزایانێکی زۆر بتوانە بەکاربێنین کە بێن لەو هەفتە نمایشە بە تابێ باوەڵ باگەشتنامەمان بۆ ناردونکەوە بەشدار بن جگە لەوانی کە فۆرمیان پڕکردوێت چکە ئەم دیزایانە بەخواستی خۆیان بەشدار بینەوە و فۆرمیان پڕکردوێتەوە ئەمە هەوڵماندا دیزایانێکی زۆر بتوانێت تێدا بەکاربێنین بەڵام ئەوان گوتیان ئێستا دیزایەر وەک ئاستی جاران نەماوە بۆ چکە خەڵک هەمووی بیل لە براندەکان دەکاتەوە بیل لە قماشی دەرەوە دەکاتەوە ئەوە نیە براندی خۆم بەکاربێنین بە هیچ شێوێک یانی با بڵێن ڕێز لە دیزایەری لۆکاڵی ناژیرێتن هەمووی با بڵێن دەرەوەی وڵات بەکاردێتن شتێکی دیکەش کاک محەممەد ئێستا جلەکە جلی خۆمانە کولتوری ئێمەیە لە سین ئەدورێ بە قماشی سینی ئەوان بۆمانە دوورن بۆمانی ئەنێرنەوە ڕەنگەوە شۆکارێکی دیکە بێت خۆت باسێکی ڵی دیزایەری چی بکەین کە دیزایەری جلوبەرگی کوردی زۆر ببێت و زیاتر پەرەی پێ بدرێت و لەسەر مۆرکە کوردەواریە کۆنەکەی خۆی بمێنێتەوە وە گوتم ئەمایان دەگرێت سەر دیزایەرەکان بۆ ئەوی بتوانن کەسانێک چون بۆ لایەن بڵێن نمونی زیاتریشان پێ نیشان بڵێن ئەو نمونێشێ بەڵام ئەگەر ئەمە دروستکە بۆ خۆت جوانتر بە مڵکی کورداواری بەبەستم ئەوەیە وەکو ئێوە کە بەڕێوەبەری ئەم هەفتە نمایشەی جلوبەرگن خول بکەنەوە مەبەستم ئەوەیە کە ڕاهێنانیان پێ بکەن بەم دیزایەرە نوێیانەی کە هاتوون ڕەنگەیەسە بەس جلوبەرگی مۆدرن بتوانن زیاتر تەرکیزی بخەنە سەر ئێوە کارتان بۆەوە چی کردووە ئەمە وەکو ئەمە تەنیا وەکو بیرخستنەوەی بەڵێنەوە سەرەتای کارەکانمانە بۆی بتوانین خەڵک ئاشنا بکەین بەڵام لەوانی لە پلانماندا هەبیتن کە خۆی فەرمووت ئەو لە بیر و کەمەدانە بۆ ڕاستی بەڵام دەتوانین شتێک جواب بکەین کەەوە خەڵک یان دیزایەرەکان بتوانن تێیدا خولیان بۆ بکەینەوە تا چەندێ هەڵتان داوە خەڵکی ئاسایی بەشدار بن لەگەڵتانە بۆ نمونە کەسێک هەیە نەنکی جلوبەرگی لە نەنکی بۆ ماوەتەوە ساڵ بە ساڵ هاتووە ئەو جلوبەرگانە چۆن نەتوانن سوودی لەوەربن هەڵی ئەوادەن خەڵکی ئاساییش بەشداری پێ بکەن بۆی کە مۆدلە کۆنەکانتان بۆ بۆ ڕۆژی تۆن کە بڵێن بەیانە دووسێ هەموو خەڵکێک بۆ هەیە بێت ئەم بازاڕیکردنە بۆی ئەم براندەکان بە هەمان شێوە ئەو دیزایەنێکە دروست کراوە بەدەست بهێنن پێ دوایە ئەم ساڵ جۆرێک جلوبەرگی کوردەواری کۆن مۆدلی هاتوو پار و پێرار ئەوەی پاپۆش بوو پاپۆشەکان لێرە بوو هیچ پاپۆشە درێژ نەبوو پاپۆش هەمووی کورد بوو زۆر تەنک بوو ئەم ساڵ دووسێ پارچە بەسەریەکە بۆ نمونە سەڵتە کەوایە کرێ بەسەرە یاخود ئێلە کەوایە کرێ بەسەرا بەسەر کەواکەیە چەفتە ئەکرێت یا کۆڵوانە ئەکرێت پێت وایە ئەم ساڵ تۆزێک گەڕاوەتەوە وڵی بۆ ئەم بابەتە من زۆر فۆکس ناشە سەرم بابەتەنە تەنیا بابن نەو دیزایەنەکەوە لە دەورمان لە ئێستا کاری لەسەر دەکەن شتێکی لەم بابەتیان نەکردووە چکە هەوڵماندا و گوتمان کەلتوری کوردی بپارێزین بە تایبەت شاری هەولێر کە کۆمەڵگایکە خۆداوانێ بزانی کەمەک حساس لە سەم بابەتانە و بەڵێن ڕەچای کەلتوری کوردیمان کردی لە سەرم بابەتانە جلوبەرگەکانتان پۆلێن کردووە هی هەر ناوچەیەک و هەمووی کوردیە بەڵام هەر ناوچەیەک و شێوازێکی جیاوازی خۆی هەیە پۆلێنتان کرد چەند جۆر دەرەچن خۆی بە براند باڵێن بە دیزایەر نزیکەی 500 جل باڵێن عرض دەکرێتن زۆربیان هی ناوچەکانی جیازای تێدایە هەم بە پیاوان هەم بی ئافرەتەن با بڵێن ئینجلی کوردیەکەی باشە هەوڵی ئەوەتان داوە بایەخ بدەن بەوەی کە براندێکی تایبەتی کوردی جلوبەرگی کوردی هەبێ بۆی کە لە جیاتی لە سین دروست بکرێت بە نرخێکی کەم دروستەکە بە قماشێکی زۆر هەرزان کوالەتەکەشی وانە مۆدلەکەشی وەکو مۆدلە کوردێکی خۆمان نییە بیگوازنەوە بۆ ئێرە براندێکی کوردی تەواوەتی هەبێت ڕەنگە لە وڵاتانی دەرەوە ئەوە جلوبەرگەکەمان جوانە خەڵکێک بێ بیکڕێت
کارتان چی کردو بۆ بۆ ئەمە دیزایمە تێدا بەشداری پێکردوەکەەوە باڵم وەکو بڕاندی خۆی وەکو دیزاینەر تێدا بەشداری یعنی قماشەکەشی خۆیەتی کاری لەسەر کردووە بۆ ئەوی بەشدار بێتن یعنی ئەوە نێ هی وڵاتانی تر بەکار بهێنێت باشە ئەو کەسانی کە بەشداریەکەن چەند کەسن نمایشی جلوبەرگەکان 25 بۆ چەند ماوەی چەندێک بەردەوامە بێت بۆ شش ئێوارە باڵم بۆ 9 تا چکە ئەوە شۆی تێدا پێشکەشکارەکان باڵێن چەند شوێکی تایبەت تێدا هەیە ئەم فاصلانە دەور دەبینێتن ئەوەی کە زانیم سبینێ مارکتینگە مەبەستان چێ لە مارکتینگکردن بازاڕیکردن باڵم ئەو دیزایینێکەوە ئەم ڕۆژلەکان باڵم حەرز دەکەن لەسەر مۆدێلەکان ئەوان دەتوانن بەیانی ئەو خەڵکە بێتن سیر بکاتن ئەوەی بەڵنی دەتوانی بیکردن یاخود پێی ئاشنا بیتن باش ئەو جلوبەرگانەی کە بۆ پیاوان جلوبەرگی کوردی پیاوانن هەوڵێوەتان داوە لەگەڵیشیا ئێمە چۆن چیا دۆستمانە چەکی شەر لەگەڵمانە بۆ بە درێژایی شۆڕشەکان و ئەوە لەگەڵ یا لەگەڵ جلوبەرگی کوردی ویستتانە ئەوە بەبیری کوردایەتی و بەبیری خەڵک بێنەوە کە کوردای لە کوردایەتی کردنا چەکمان هەبووە شۆڕشمان کردو یاخود بەس تەنیا وەکو دیزایینێکی هوەری جوان بەس جلوبەرگەکەی وەکو کە لە شاشی خەنجەر هەبووانە شاشەمە دەتوان ئەوانەمە بەدەرخستووە بەڵام وەکو ئەوەیکەوە لەکن مۆدلەکان بیننا هەوڵی ئەومانە بەڵام وەکو خەنجەرمان بەکارهێناوە بەڵام وەکو کلاشکۆف و ئەم بابەتانە نەخێر سپاس دەکەم محەممەد حەمەدەمین دامەزرێنەر و بەڕێوەبەری هەفتە نمایشی جلوبەرگی هەولێر سپاس بۆ شخاتن زۆر سپاس بژی زۆر سپاس لە یەکەم هەنگاوی هاوشێوەیە لە پێناو زیندووکردنەوەی چالاکیە هوەریەکان لە شاری مۆسڵ تیپی سەمفۆنیای عراقی کۆنسرتێکی لە ژێر ناونیشانی چیرۆکی ژەنین لە زانکۆی مووسڵ ئەنجامداوە ژمارەیەکی بەرچاوی شورەنمەند و هاوڵاتی لەوێ ئامادە بوون و ئێمەش بۆ ئێوە یەکوازینەوە بیبین. هەنگاوێکی دیکەی تیپی سەمفۆنیای عراقیە لە پێناو زیندووکردنەوەی چالاکیە هونەریەکان لە مووسڵ. دوای ئەو وێرانکاریەی بەهۆی شەڕی داعشەوە تووشی هات ئەمەش دووەم چالاکی تیپەکەیە لەم شارە. كلش فرحت. العرض الأول كان بمسرح الربيع. من زۆر بەختەوەرم. یەکەم ئاهەنگی ئۆرکێسترامان لە سەردار و پەردووی شانۆی ڕەبیع لە مووسڵ ئەنجامدا. دووەمیان لە دوبەی و ئەمەشیان سێمە. ئێستا شانۆکە زۆر جوان نۆژەن کراوەتەوە. المسرح كلش حلو. ژمارەیەکی بەرچاوی هونەرمەند و هاوڵاتیان ئامادەیەم کۆنسێرتەی تیپی سەمفۆنیای عێراقی بوون کە ناونیشانی چیرۆکی ژەنینی هەڵگرتووە و پەیامی ئاشتی و سەقامگیری بۆ مووسڵ هەڵگرتووە. وتوحدت الأطياف وتوحدت الأديان وأصبح ئۆرکێسترا لەگەڵ هەموو مەسهەب و ئاینێک دەدوێت موزیک پێکەوە ژیانی ئاشتیانەی گەڕاندەوە و ئەم ئاهەنگاش پەیامی ئاشتی و سەقامگیری بۆ مووسڵ هەڵگرتووە. تیپی سەمفۆنیە عێراقی لە چلەکانی سەدەی ڕابردوو دەستی بە چالاکیە هونەریەکان کردووە بەڵام لە ساڵی 1950 دا مەزراندنی ڕاگەیەندراوە. جگە لە ناوخۆی وڵات لە چەندین وڵاتی عربی و جیهانیدا چالاکی کردووە. بنکەکەی لە بەغدایە پێشتر سەر بە وەزارەتی پەروەردە بووە و بەڵام دواتر بۆ سەر وەزارەتی ڕۆشنبیری گواستراوەتەوە. دوای 2003 ژمارەیەک لە ئەندامەکانی تیرۆر کران و هەندێکیان ڕوویان لە دەرەوەی وڵات کرد. لە بەیانی 24ەوە ئەمڕۆ بینەری پرۆگراممان بوو. زۆر سوپاسانەکەم تا ئێستا لەگەڵمان بەردەوام بۆ هیوای کە ڕۆژێکی خۆشتان لەگەڵ ئێمە دەست پێ بکرد بێت تا کۆتایی ڕۆژەکەش. ئەمڕۆژ یەکێک بێت لە ڕۆژانەی کە گەیشت بێتن بە ئامانجێکتان کە دیاریتان کردو. بەخواتان ئەسپێرم ماڵتانەوە تا دیدارێکی دیکە.